بەڕامی شوێن پەنجەم جارە باس لە تاوانی گەورەی ساختەکاری دەکات. ئەو تاوانە بە پێی کات و جۆر و شێوەکانی سزای قورسی بۆدانراوە. شوێن پەنجە لە ماوەی ڕابردوو چەند تاوانێکی ساختەکاری چەند گروپێکی بیانی و ناوخۆی نیشاندا کە لەلایەن دەستگامنیەکان لە هەرێمی کوردستان ئاشکراکران و دەستگیرکران کە دەیانکاری ساختەیان ئەنجامدا. شوێن پەنجە لە سەرەتایان بەرنامە بەشێک لە دانپێدانان و ساتی دەستگیرکردنی و باندانان نیشان دەدات کە لە کاتی ئەنجامدانی ساختەکردن دەستگیر دەکرێن. ئەشیان کڕێبوو پێویستم بەپارە ئەمی گوتم جێچ پێ نازانانی هەندێک پارەی بینم ئەو بکەم گوتی وەڵا برام ئەو شتان دەکا ڕۆژێکی مەوعیدەشدا دەنێ بێتە ئێرانە ئەتووەرە تەعارفی لەگە بکە مەوعیدماندانە گوتی ئەمە هەویەکمان دروست کردیە هەویەکە بەناوی تو گوتی تو ساحێ مرکەکەی بەری ئەم مرکەکەمە ئەوانەش منداڵی من ناوی گەلاوێژە کە ئەمنیان کردە عەتیە عەتیەش نەبوو ئەوەش گەلاوێژیش بوو بەرچیژی من وەچیژی منیش نەبوو عیلمیشم لێ نەبوو لە بەهەندی ئەوان لۆمکردن دەفتەرەکەم بدەنێ جارش کە جیرایمە لە 2016 دەستکاری نفوسم کرد. ساختەکاری تاوانێکە لێ خۆشبوونی نییە. ئەو کەسانەشی ئەنجامی دەدەن سزای تند و زیندان چارەنووسیانە. هیچ تاوانێکی ساختەکاریش ناشاردرێتەوە و نابێت. کۆتایی هەموو تاوانێکی لەم شێوەیە ئاشکرا بوون. ئەو ساختەکارانێش کە زۆر زەق و مەترسیدارن ئەوانن کە لە پارە و بەڵگەنامە حکومیەکان و مۆری دامەزراوە و دەستگامێریەکان کە زیان بە کۆمەڵگا دەگەێن و دەیشێوێن و بە ناوی جیا و شێوەی جیا ئەنجام دەدرێت. دو سال پێش ئێستا دەستم بە ئیشی تەزویر کرد کاری تەزویر بۆەوەی لە بۆ کنسولخانەکان لە بۆ فیزەی تورکیا و فیزەی ئۆروپا و ئەوانە ئەو شتانم دروست دەکرد. پشتگیری کۆمپانیای تاپۆی خانی لەگەڵ لەسەنەوی سەیارەی ئەوانەمان دروست دەکرد لە بۆ ئەو کەسانەی کە تەقدیمی فیزەیان دەکرد لە بۆەوەی فیزەکەی پێوەگرن. مۆرەکانم لە بەغدایە دروست دەکرد هەموو لە بەغدایە لە بۆم تەزویر لە بۆم دروست کرابوو لە بۆ مادبووە. ئیتاپۆی ختمەکەم دروست کرد بوو لە بەغدایە لە بۆ ئیتاپۆی لە بۆ کنسولخانەی فەڕەنسی و تورکی پێویستیان بە تاپۆی بوو دەبا ئەو تاپۆیە هەبیتن. کاتێک کە دەستگیر کرام 170 ختمم لە دەستگیراوە تەزویر ئیدام و دەستگاکانی هەرێم و عێراق هەمووی پێکەوە بوون 170 بوو ژمارە. ئێدی شوێن پەنجە سەبارەت بە تاوانی ساختەکاری دەست پێ دەکات بۆ یەکەم جاری شەڕای دەگەێنێت لە یەکێک لە بەڕێوەبراتیەکانی وەزارەتی ناوخۆ دوای هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوخۆ لە ڕێگری و ڕێکاری تایبەت دژ بەو تاوانە ساختەکاری لە بەڵگەنامەی کارتی نیشتیمانی ڕێژەی سفری تۆمار کردووە. ئەویش بەڕێوەبەتی ڕەگەزنامە و باری شارستانی هەولێرە. ئەو بەڕێوەبەتیە سەر بە وەزارەتی ناوخۆیە. لێرە مامەڵی دەرهێنان و نوێکردنەوەی کارتی نیشتیمانی و دەرهێنانی وێنەی تۆمار دەکرێت. بۆ مەبەستە دەیان ئەفسەر و کارمەندی لێهات و شارەزا کار دەکەن و زانێرەکان تۆمار دەکەن و وردبینی دەکەن. هەر گومانەکە بێت بە دەداچوونی بۆ دەکرێت و بواری ساختەکاری ناڕەخسێت بەهۆی پرۆفشناڵی و بەهێزی سیستمی کارکردن و بەلکترۆنیکردنی کارەکان. لێرە شوێن پەنجە دەست بە سەرداگرتنی دەیان بەڵگەی ساختە تۆمار دەکات. ئەو بەڵگەنامانە لە ماوەی ڕابردوو لە کاتی ماوەڵەکردن بە هەوڵی دەستگامنیەکان دەستیان بەسەردا گیراوە چون بۆ تاوانە و چۆنێتی سنووردارکردنی و ساختەکاریە دەکەین. لە بەرەبیانێکی زوو دەچینە نێو بەڕێوەبەراتیەکە ژمارەیەکی زۆر خەڵک بۆ ڕایکردنی مامەڵەکانیان ڕووی تێدەکەن. پرۆسەی دەرهێنانی کارتی نیشتیمانی و چەند کارێکی تری تێدا ئەنجام دەدرێت کە
کارتی نیشتیمانی و بەڵگەنامەیە کە شوێنی ناسنامی باری شارستانی و ڕەگەزنامەی گرتوتەوە کە بە هیچ جۆرێک هیچ کەس ناتوانێت ساختی بکات. سەرەتا چۆنێتی دەرێنان و کۆی پرۆسی دەرێنانی کارتی نیشتیمانی نیشان دەدەین و هەوڵەکانی و بەڕێوەبراتیەش بۆ ڕێگری لە ساختەکاری نیشان دەدەین. لێرە ئەفسەرێکی سەرپەرشت هەموو ئەو ڕێکارانە دەخاتە ڕوو. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی کارتی نیشتیمانی هەولێر بەپێی یاسای ژمارە 3 ساڵی 2016 کارتی نیشتیمانی کە دەرچووە بەنسبەت ئەو خزمەتخوازانە و ئەو هەوڵاتیانی کە سەردانی بەڕێوەبەرایەتیکەمان دەکەن چەندین مەرجمان هەیە. یەکەمیان ئەوەی کە دەبیتن عێراقی بیتن و پاشان خۆی شخصەکە مۆجود بی کاتی سەردانیکردنی و هەروەها ئەو بەڵگەنامە و ناسنامەی کە پێویستە پێی بیتن ئەوەی یەکەمیان ناسنامەی باری شارستانیە و هەروەها ڕەگەزنامەی عێراقیە و کارتی زانیاری و ئەو فۆرمەی کە پڕکرایتەوە بۆ داواکردنی کارتی نیشتیمانی و لە کاتی سەردانیکردنیان دەبیتن ئەو بەڵگەنامە و ناسنامانە ڕەسەم بیتن واتە نابی کۆپی بی و زانیاریکان کە تۆمار دەکرێتن وردبینی دەکرێت و مەجالی هیچ ساختەیەکی تێدانە. بۆ نوێکردنەوەی کارتی نیشتیمانی هاتووم بێرە ئەمڕۆ کاتژمێر 10:30 سەردانم کرد. ئەوەی کە من دیتم ئاسانکاریە بۆ هاوڵاتیان هەر لە پرزگەوە هەتا دوایین مامەڵە و هێڵەکانی شاندانەوە بۆ ئاسانکاری و بۆ ڕێنماییەکان پێویست بۆ ناکە پرسیار لە کەس بکەیت و کارمەندێکیش لەگەڵدایە بۆ جێبەجێکردنی کارەکان و هەروەگەر بڵێن قەرەباڵغیش هەبیتن شوێنیانداناوە بۆ لە پرزگە و لە شوێنی تر ئاسانکاریان کردووە تەلەڤیزۆنی شاندانەوە تەنانەت ئەگەر مناڵی بچوشی لەگەڵبی هەزە بێزاربوون ناکا و هیدی کارەکان زۆر باش دەوە. ئێدی شوێن پەنجە سەبارەت بە تاوانی ساختەکاری دەست پێ دەکات بۆ یەکەم جاری شەڕای دەگەێنێت لە یەکێک لە بەڕێوەبراتیەکانی وەزارەتی ناوخۆ دوای هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوخۆ لە ڕێگری و ڕێکاری تایبەت دژ بەو تاوانە ساختەکاری لە بەڵگەنامەی کارتی نیشتیمانی ڕێژەی سفری تۆمار کردووە. حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا چەندین هەنگاوی ناوە بۆ دروستکردنی حکوومەتی ئەلکترۆنی و دابینکردنی ئامێری پێشکەوتوو بە سیستمێکی ستاندارد و پرۆفیشناڵ بۆ ڕێگری لە ساختەکاری و کاراسانی کاروباری هاوڵاتیان و نێشتنی هەر زیانێک بە ماڵ و مڵک و ژیانی هاوڵاتیان. لە بەدەداچوونەکانمان دەردەکەوێت هەندێک جار کەسانێک خۆیان دەکەن بە کەسی تر تا فرۆفێڵ لە حکوومەت و یاسا و کۆمەڵگە بکەن. چەند نمونەیەکی و ساختەکاریە نیشان دەدەین. شوێن پەنجە بۆ یەکەم جارێکێک لەو هەوڵانە نیشان دەدات بۆ ناسینەوە و جیاکردنەوەی بەڵگەی ڕەسەمی ساختە. دواتر یەکێک لە کاربەدەستەکانی و بەڕێوەبەرایەتیە دەبینێت. ئەو هەموو بەڵگە ساختانەی دەستیان بەسەردا گرتووە نیشانمان دەدات و بۆ یەکەم جاریشە چۆنێتی ئاشکرابوونی و بەڵگەنامانە بە شێوی کردداری لە ڕێگەی ئامێری تایبەت ئاشکرا دەکات. سەبارەت بە ساختەکاریەکە هەندێک لە هاوڵاتیان هاتینە سەردانیان کردە کە ساختەیان کردیە. ئێستا لە هەندێک لە بەڵگەنامەکانت بۆ ڕوون دەکەینەوە. ئێستا ئەو هاوڵاتیە لە ساڵی 2017 بە ناوی فلان هاتووە تەقدیمی کارتی نیشتیمانی کردووە ڕقەم وەتەنی بۆ دەرچووە لە سیستەمەکەی کارتیشی بۆ دەرچووە لە ژێر ناوە لێرە چەفێ دانەنەیە ڕافتەی دانەنەیە لە پاش 5 مانگ 6 مانگ سەردانی دایرێ کردەوە مستەمسەرکی نفوس جنسی تری هیناوە بە ناوی تر قەیدی تکەیان هەبووە خۆی کردووە ناوشکە فلان بەڵام لە سیستەمەکەی ڕێگیری لێکراوە هاوڵاتیان ئەو معلوماتیان نییە لە دەرهێنا لە کاتی دەرهێنانی کارت نیشتیمانی تەنها بۆ یەک جار دەردێ بۆ یەک هاوڵاتی بە یەکنەوە چونکە لە سیستەمەکەی بەسمەی هەردە پەنجەوەردەگیری بەسمەی چاوەردەگیری و هیچ هاوڵاتیەکیش بە ئەو دوو بەسمانەی بەیەکدر ناچێتن ئەو هاوڵاتیانە هەردووچیان ڕوبەڕووی یاسا بوونەتەوە هەروەها بە هەماهەنگی ئەو هاوڵاتیانەی کە لە فەرمانگەکانی تر و دەمەدەستگەکانی تری حکوومەت تەقدیمی مستەمسەکاتی ساختە دەکەن ئەو بەڵگەنامانە هەمووی ئەوان بە تەنسیق بە هەماهەنگی لەگەڵ ئێمە تاکید و پشتڕاست لە بەڵگەنامەکان دەکاتەوە ئێمە کە تەمەشایان دەکەن هیچ ئەوەلیاتێکیان لەلای ئێمە نیە و تەزویرە و لە خارج فەرمانگەکان دەرهاتووە بۆیە بەوان دەڵێن و ئەوان ئاگادار دەکەینەوە کە مستەمساکاتەکانیان ساختەیە
بە هیچ شێوازێک لە کارتی لە سیستەمی کارتی نیشتیمانی دەربازیان نابێت و تەنها بۆ یەک جار کارتیان بۆ دەردێ و کارتی نیشتیمانیش دەزویر نابێت. و هەروەها لە تەواوی فەرمانکانی دەرهێنانی کارتی نیشتیمانی کاتێک هاوڵاتی تەقدیمی یان داوای دەرهێنانی کارتی نیشتیمانی دەکات یەکەم خوتوەی کە دەست بە ئیشەکەی دەکرێت تەدقیقی ئەمنی وردبینی ئەمنی بۆ دەکرێتن. ئەگەر دەربکەوێتن ئەو هاوڵاتیە دەیەوێت کارێکی سەختە بکە یان پێشتر داوا کراوە لە هەمان کات دەستگیر دەکرێت و ڕوبەڕووی یاسا دەکرێتەوە. بۆیە داوڵ هاوڵاتیان دەکەن فکر لە شتێکی وان نەکاتەوە چونکە سیستەمی کارتی نیشتیمانی بە هیچ شێوەیەک ڕوو پێدراو نییە تەزویر بکرێتن و هیچ مەجالێکی تەزویریشی تێدا نییە. وەروها لە فەرمانگەکەمان بە هەماهەنگی لەگەڵ لایەنە ئەمنیەکان لەگەڵ دام و دەستگاکانی تری حکوومەت کاتێک هاوڵاتی تەقدیمی نفوس جنسیەک یان باری شارستانی و ڕەگەزنامەیەکی تەزویر دەکاتن ئەوان لەگەڵ ئێمە بە هەماهەنگی تەکید لە نفوس جنسەکەی دەکرێتەوە. چەندین حاڵەتی وامان هەبووە کە زیاتر لە 100 حاڵەتە و هەروەها لە کاتی هاوڵاتیان سەردانی فەرمانگەکانی تری حکوومەت بۆ نمونە تاپۆ بۆ نمونە بەناوکردنی خانی بەناوکردنی سیارە سەردانی ئەو فەرمانگانە دەکەن لێن دەرلایەنە ئەمنیەکان و دام دەستگاکان داوای سوورەت قەیدی دەکەن. ئێمە لێرە سوورەت قەیدی ئەلکترۆنیان دەکەین پێشتر کە بە سوورەت قەیدی وەرەقی و مەجای تەزویر چەندین حاڵەتی وامان هەبووە کە بەبێ پرسی خاوەن مولکەکە ئیشەکان کراوە. ئێستا لە کاتی دەرهێنانی کارتی نیشتیمانی دواتر داوای سوورەت قەیدی ئەلکترۆنی دەکەن و ئێمەش کە هەتا ئەو سوورەت قەید ئەلکترۆنی بۆ دەرچوە کارتی نیشتیمانی بۆ دەرچوە بە چەندین لایەنی ئەمنی داچووە هەموو تەدقیقی وردبینێکی بۆ کراوە. بۆ ئەوەی بە شێوازێکی عملی ئەوەی تەکید بکەینەوە کە ئەو کارتە ساختەیە یان ڕەسەنە ئەو کارتە هەر کارتێک لەو کارتانی کە لە سیستەم دەردەچێت ڕقە خاوەن ڕقەمی کۆدی خۆتی ئەو کۆدەی کارتەکەی دادنێن نەفسی ئەو کۆدەی لەسەر ئێرە داخلی دەکەین. ئێستا ئەو معلوماتی لەسەر ئەو کارتەی هەیە لێرە پێمان پیشان دەدا و هەروەها هەندێک معلومات هەیە کە لەسەر ڕووی کارتەکە دەرناچی دەرنەچوە تەنها لە ناو چیپەکەی ناویتی لە ناو سیم کارتەکەی ناویتی. ئەو معلوماتانی کە تایبەتە بە دام و دەستگا حکومیەکان حساسەکان لێرەدا هەیە ئەوان دەتوانن وەکو ئەسلی عراقیە عێراقی نیە و چ مادەی قانونی هەیە نفوس و جنسیەکەی لە چ دایرێک بۆ دەرچوە پێشتر ئەگەر ئەوەی ساختە بیتن ناخینتەوە ئەو معلوماتت پیشان نادە لە جیهازەکەی. و هەروەها کو بزانین ئەوەی تاکید بکەینەوە هەندێک هاوڵاتی هەیە ساختە لەوەی دەکە ئەو کارتەی بەکاردێنی ئی خۆی نییە لە مامەڵەی بەکاردێنی بۆ نمونە لە بەناوکردنی خانیان لە بەناوکردنی سیارەیان دەرهێنانی پاسەپۆرت هەندێک جار هاوڵاتی لە جیاتی برایەکی یان لە جیاتی ئەوەی کە بەخۆی دەچیتن تەقدیمی دەکاتن هەم سیستەمەکە ڕێی لەو ساختەکاریش گرتووە بە هیچ شێوێ ساختەکاری ناکرێت. ئەو هاوڵاتێکە هاتووە کارتی نیشتیمانی دەرهێناوە بەسمەی هەردە پەنجەی وەرگیراوە لە کاتی تەقدیمکردنی ئەم بڕوانامەیە ئێمە لە خستوی دووەمی ئەو محەتەیە هاوڵاتیەکە دەبێت داوای پەنجەمۆرەکەی دەکات تەکیل لەگەر بەسمەی دەکەینەوە ئەگەر بەسمەکەی ڕاست بوو دەکە ئەو هاوڵاتی ئەو بڕوانامەی هەرگرتووە خاوەنی کارتەکەیە. ئەگەر بلەوەی تاکید بکەینەوە ئایا ئەو کەسەی ئەو بڕوانامەی هەڵگرتووە خاوەنی بڕوانامەکەی یاننا لەگەر بەسمەکەی تاکید دەکەینەوە داوای یەک لە پەنجەکەی دەکەین کە ئەو بەسمەی لە سیستەم داوا دەکات ئەگەر سەحەکەی لەسەردا تا ئەو کەسەی ئەو بڕوانامەی تەقدیم کردووە خاوەنی بڕوانامەکەیە. بۆ نمونە ئەو هاوڵاتیە لە جێوی داخلی بکرێتن لە شوێنی ئەو داخل بکرێتن لێرە پێمان دەڵێت کە ئەو کەسەی ئەو سیم کارتەی کە بەسمەی ئەو شخصی تێدایە ئەو شخصەنیەکە بڕوانامەکەی تەقدیم کردووە بۆی دەرێن ساختە بەو ڕێگەیە ڕێگە لە ساختەکاری تەقدیمکردنی کارتەکان دەگیرێت. و هەروەها کارتەکان ئەو کارتە چەند ماسەفاتێکی هەیە کە ئەنتەرناشناڵە دووەلیە وەزنی دیارە و هەروەها پۆلە کاربناتە هەندێک ماسەفاتەیە کە بە ڕێگای دەستلێدان یان تەمەشاکردن دەتوانیت جایکەوە کە ڕەسەنیان ساختەیە. بۆ من ئەو چا کارتەمان هەیە یەک لەوانی ڕەسەنە سەیانی ساختەیە. ئێمە وەکو فەرمانبەر لە دام و دەستگاکانی کارتی نیشتیمانی تەنها بە تەمەشاکردن و ڕەنج و دەزانی کە ئایا ساختەیە یاننا و هاوڵاتیانیش دەبێت دڵنیا بنەوەی کە کارتی نیشتیمانی بە هیچ شێوەیەک ساختە ناکرێت. ئەو نمونانی کە لە دەستی من دەیبینی ئەو تەنها کۆپیە کو نفوس و جنسیەکی کۆپی دەکەی بەڵام ئەو کۆپیانە لەسەر پلاستیک کراوە. بەڵام هاوڵاتیان دڵنیا دەکەینەوە کە کارتی نیشتیمانی ڕەسەنەکە بە هیچ شێوازێک ساختە ناکرێت. لە ڕێگەی ئەو جیهازەوە ئێستا دەزانین لەگەر بەخۆشت جەنابیش سەیری بکەیت کارتە ئەسلیەکە لە ژێر تیشکی UV بە دیار دەکەوێت. ئەسلیەکەیان ئەوەیە کە ئێستا ئەها فەرقەکەی ئەگەر لە کامێرەش دەرچیتن ناو کارتەکەی مواسەفاتی دیارە بەس ئەوانی کە تەنها پلاستیکەکە و کۆپی لەسەر کراوە. سەبارەت بە چۆنێتی سنووردارکردنی ساختەکاری و
ئەرکەکانی عەمید شوان بەڕێوەبەری و بەڕێوەبەراتیە دەبینی سەبارەت بە ڕێگری لە تاوان و کەموکوڕیەکان و کاروباری هاوڵاتیان هەوڵ و ئەرکەکان باس دەکات. بەڕێوەبەرایەتی ڕێگەزنامەوەباری شارستانی هەولێر پێک دێت لە 6 بەش و لە 30 فەرمانگە لە سنووری پارێزگای شاری هەولێر کار دەکات بۆ پێدانی کارتی نیشتیمانی بە هاوڵاتیانی شاری هەولێر. سیستەمەکە گۆڕدراوە لە سیستەمی وەرەقی لە بۆ سیستەمی ئەلکترۆنی کامەش کاراسانی بۆ هاوڵاتیان دەکات لەلایەک و هەروەها ڕێگریەکی باشیش دەبێت لە ڕوونەدانی دیاردەی ساختەکاری لە بەڕێوەبەرایەتیمان. لەبەرەوەی ئەو مستەمسەکاتانی کاتی خۆی کە دەدرا بە هاوڵاتیان چ لە جنسیە چ لە هەوی ئەحوالی مەدەنی یا لە خود کارتی زانیاری مەجای ساختەکاری تێدا بوو لەبەرەوەی بە دەست پڕ دەکراوە. بەڵام دوای گۆڕینی ئەم سیستەمە لە ساڵی 2016 لە شاری هەولێر کە یەکەم فەرمانگە کراوە و لە ساڵی 2020 سەرجەم فەرمانەکان دوای دەست بەکاربوونی کاربینی نوێی محمەد هەرێمی کوردستان سەردەم فەرمانەکان گۆڕدرا بۆ کارتی نیشتیمانی. حالاتی تەزویر نهائیان بنکرا لەو سیستەمە لەبەرەوەی ئێمە بەسمەی چاو هەروە پەنجەمۆری هاوڵاتی وەردەگرین بۆیە مەجای تەزویرکردن تیایدا 100 هیچ هاوڵاتێک ناتوانێت بە تەزویر کارتی نیشتیمانی دەربکە لەبەرەوەی ئێمە بەسمەی چاو و پەنجەمۆری هاوڵاتەکە دەخینە سەر کارتەکە بۆیە مەجای تەزویرکردن تیایدا ئێستا تەواو بنبڕکراوە هاوڵاتیان دنیا دەکەینەوە کە کەس ناتوانێت قەیدەکانیان یاخود مستەمسەکاتیان ساختە بکات. دوای دەست بەکاربوونی سیستەمی کارتی نیشتیمانی پێشتر بەدەست پڕ دەکراوە ئەو سوورەت قەید بۆ یاخود جنسیە بۆ یاخود هەوی ئەحوالی مەدەنی بووە بەڵام دەتواندرا دەستکاری ئەو داتا و زانیاریە بکرێت کە لە ناوی داهات بوو بەڵام ئێستا سیستەمەکە کراوەتە سیستەمەشی ئەلکترۆنی بۆ ئێمە دڵنیای دەدەینە هاوڵاتیان کاتێک ئێمە کارتی نیشتیمانیان پێ دەدەین یاخود سوورەت قەیدی ئەلکترۆنیان پێ دەدەین بۆ فەرمانەکانی تری حکومەتی هەرێم بە هیچ شێوەیەک مەجای تەزویرکردنی تێدا نییە و دەتوان مامەڵەکانی خۆیان زۆر بە ئاسایی و یاسایی بەڕێ بکەن. حالات هەیە هاوڵاتی هەوڵ دەدا بۆ نمونە برایەکی یان خوشکێکی لە دەروەوەی وڵاتە بێ لە شوێنی ئەو کارتی نیشتیمانی دەربکە حالاتی وامان هەبووە بەڵام سیستەمەکە ڕێگە بە ئەوە نادا و دەردەچێت پێشەوەی کارتەکە سەرف بکرێت لە بۆی ئێمە لە بەڕێوەبەرایەتی ئەو حالەتانە دەستگیر دەکەین و بە نووسراوی فەرمی ئاراستەی دادگاکانیان دەکەین و ڕێکار یاساییان دەرحەق دەگیرێتە بەر و بە سزای خۆیان دەگەێنرێت. دوای دەست بەکاربوونی کابینەی نوێی حکومەتی هەرێمی کوردستان کە لە بەرنامەی کاری داهاتوە کەمترکردنەوەی ڕۆتین و وارووا خزمەتکردنی هاوڵاتیان جەنابی وەزیری ناوخۆی حکومەتی هەرێمی کوردستان فەرمانی پێکردین و بە دوادچوونی وردی کرد بۆ ئەم بابەتە بۆ ئەمە بتوانین سیستەمی کارکردنمان لە بەڕێوەبەرایەتی ڕێگەزنامەوەباری شارستانی هەولێر بگۆڕین بۆ سیستەمێک کە لە خزمەتی هاوڵاتیان دابێ و مامەڵەکان بە شێوازێکی ئەلکترۆنی ئەنجام دەدرێت لە ساڵی 2016 تا ئێستا گەیشتوتە سەرووی 1.5 ملیۆن هاوڵاتی بوونەتە خاوەنی کارتی نیشتیمانی و قەیدەکانیان گۆڕدراوە و هەروەها ڕۆژانە بە شێوازێکی زۆر مۆدرن لە ڕێگای سیستەمی نۆرە لە فەرمانگەکانمان کاروباری هاوڵاتیان بەڕێ دەکرێت و سڕەبڕین و باستە واستەکاری بە شێوازێکی تەواو بنبڕکرا و کۆتایی پێ هاتووە و هاوڵاتیان لە کەمترین لە 20 دقیقە دەتوانن ببنە خاوەنی قەیدی ئەلکترۆنی و کارتی نیشتیمانی. گرنگی کارتی نیشتیمانی لەوە خۆی دەبینێتەوە کە مستەمسەچێکە جێگرەوەی هەرسێ مستەمسەکەکانی پێشووترە لە باری شارستانی هەوێی باری شارستانی و هەروەها ڕێگەزنامەی عێراقی و هەروەها کارتی زانیاری کاتێک کە سەردانی بەڕێوەبەرایەتیەکان یاخود فەرمانەکانی تری حکومەتی هەرێم دەکات دەتوانێت بۆ کارتی نیشتیمانی سەرجەم کارەکانی خۆی ڕای بکات. هەموو هەوڵانە بۆ خزمەتی هاوڵاتیانە ئەوەی لێرە جیا لە ڕێگری ساختەکاری بۆ خزمەتکردنی هاوڵاتیان دەبێنرێت بوونی خزمەت گوزاریە ئەو خزمەت گوزاریانە شەر لە بینای تازە و شوێنی حەسانەوەی هاوڵاتیان بە سیستمی ساردکەرەوە و گەرمکەرەوە بۆ هاوڵاتیان و دابینکردنی دەیان ئامێری پێشکەوت و بۆ ڕایکردنی کاروباری هاوڵاتیان بە زووترین کات ئامادەکراوە. یەکێک لە تایبەتمەندیەکانی دابینکردنی چەندین شاشەیە
تا منداڵان بێزار نەبن بە نمایشکردنی فیلم و کارتۆنی منداڵان ئەمانەش بۆ خزمەتی وڵاتیانە. لە ماوەی ڕابردوو ئێمە ڕێژەیەشی زۆر مامەڵەی کارتی نیشتیمانیمان ڕەوانەی بەڕێبەرایەتی گشتی ڕێگەزنامەی بەغدا کرد بۆ پێدانی کارتی نیشتیمانی بە هاوڵاتیان، بەڵام بەهۆی کێشەیەکی تەکنیکی لە سیستەمی کارتی نیشتیمانی کارتەکان تاخیر دەبوون، بەڵام بە هەوڵ و بە دوواداچوونی بەڕێز وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێز بەڕێوەبەری گشتی ڕێگەزنامەی هەرێم ئەو بابەتە لە چارەسەرکردندا و لە 2 هەفتەی ڕابردوو ڕێژەیەکی زۆر لە کارتی نیشتیمانی گەڕاوەتەوە بۆ بارگای بەڕێوەبەرایەتیمان و داوا لە هاوڵاتیان دەکەین کە بێن سەردانمان بکەن بۆ وەرگرتنەوەی کارتەکانیان کە ئاگاداریان دەکەینەوە لە ڕێگای دەستگاکانی ڕاگەیاندن بێن سەردانی بەڕێوەبەرایەتیمان بکەن بۆ وەرگرتنی کارتەکانیان. شوێنپەنجە ئامانجی بنیاتنان و دروستکردنی کۆمەڵگەیەکی تەندروست و هۆشیارە تا لە تاوان دووربین و پەنا بۆ یاسا ببین.